باشی بابا. باشم بابا. یاخوا بەخێر بیت کوڕم. ئەوە چێ وا بێتاقەتی چیتە لە باتی دڵت خۆش بێ ئەی بوو چاپێکت بۆ نێنام. باخیرێ غەرق بووە. بەڵێ بابا باخیرم غەرق بووە. بەڵام غەرق بوونێک کە هیچ کار لی دەرباز نابوو. ئەوەستە چییە؟ بابا ئەتو پێشتر چی ئیشەکەت دەکرد؟ تو کوڕم تۆ پرسیارە پێشتری دوکانمە بوو. بابا مەبەستم ساڵی هەشتایەکانە لە پاڵ دوکانداریت چی ئیشەشکت دەکرد؟ باشە پرسیارە لۆ دەکەیت و بابا ئەتو مەلا غەریبی دەناسی؟ مەلا غەریب شەیە؟ مەلا غەریب ناوی ڕۆمانەکەی منە. کورە ئەوزا ناو بڕام بوو ناوت لێنا مەلا غەریب؟ بابا کورە ئەتو مەلا غەریبی لە کێ دەناسی؟ بابا ئەمن نایناسم بەڵام پێرەچی ئەتو زۆر باش بیناسی. باش ئەتو پێم نارێ ناو بڕام بوو ناو لەو کتابەی نا مەلا غەریب؟ بابا بەخۆی ئەو ناوەی لێ بوو. کوڕم بەس پێم بری ئەتۆ کەنیە دەبیە بەشەر لۆ دەست لۆ هەموو بابەتە چی دەبەی ها؟ بابا ئەو ڕۆمانەی کە چەندی ساڵە دەسترا دەزانین چێن دەردیتمەوە؟ لە ناو کەنتۆڕەکەی توریتمەوە بابا. ئەمنیش پێم باش بوو لێ شەر بە ناوی خۆم بڵاوم کردەوە. بابا ئەتو پێشتر ئیشت لەگە بەحسەکان کردویە هەر ئەتوش ماڕی مەلا غەریبت تاڵان کردویە. چی؟ گۆران باسی چیەکەی کوڕم؟ بابا ئەو سەروەت و سامانەی کە هەشتی شت ئەموو لێ خەڵکی سەرساوە و لێ قەومەوانە. بێدر! وەشتای بێتی کوڕەکەت گۆران بوو قسانەوە بە باوکەوت. گۆران 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 کوڕم. لەناو ئازارێکی زۆردا بووم. هەموو ڕۆژێک بەردەوام دەگەڕام تا ماڵی مەلا غەریب بدۆزمەوە. شار هەمووی گەڕام تا ڕۆژێک گوتیان ماڵیان لە گوندێکی دەور و پشتی هەولێرە. لە بەرزاییەکانی دڵۆپە بەسەر کەوتمەوە سەیری لۆکیشنەکەم دەکرد تا هاتم بۆ نێو گوندەکە. سەلام عەلیکوم. تووشی کەسێک بووم وتی بەڵێ ماڵی مەلا غەریب لێرەیە بەڵام ئەوەی چاوەڕێم نەدەکرد. بیستم وتی مەلا غەریب 3 ڕۆژە کۆچی دوایی کردووە. بەڕاستی تاسام هەستم بە تاوانێکی گەورە کرد. ئاخ لەو غەدرە گەورەیەی کە من کردم دەبێت تا هەتایە باجەکەی بەتلانەوە و ئازاری وجدان بدەم. تخوا بمبورە تخوا غەڵەتی زۆر سەرگەورە بکە. ئەو تا ئامانەتەکە تبینیتەوە بە گەورەی خۆت لێم خۆش بە تخوا.